ئەو کەسەی کەوا شتێکی بەسەرا ڕمێوە بۆ هۆیەوە وەفاتەکە ئەوە دەگاتە پلەی شەهادەت. دیارە پلەی شەهادەت پلەیەکە خوا بە هەموو کەسێکی نادا، تەنها بە خۆشەویستەکانی خۆی نەبێ. ڕاستیدا خۆی ئەمان بەرەو چەمچەمان ڕۆژن بەڵێ دیارە عایلێکی کاک خالیت خۆی و هەردوو کوڕەکەی کاک سرود و کاک مەلا پێشڕە و کاک سرود خۆی و خێزانەکەیتی دیار لەگەڵیانە بووە. هەڵبە دیارە بەرەو چەمچەمان ڕۆژونە لەگەڵەوەی خۆتان دەزان ڕێگەوبانەکان زۆر وەکو پێویست نییە، بەڵام دیارە شوێرە بە هەڵگرەکان کاتێک دەڕۆن وەکو باسەکرێت هەرێکو بەبێ ئاگایی دەڕۆن و حساب و کتابێ بۆ ئەوانەی تر ناکەن کە سیارە بچکۆلەکان بەرەو پیریان دێن. دیارە ئەمان بەرەو چەمچەمان ڕۆژون ئەم سیارێژ لە ناکاو لە دەستی وەرگرتووە و داوێتی لە سیارەکەی کا خالید و ئەوان با بڵێن ئەو تەرەفەی ئێمەیە کە بڵێن باسیەکەین. دیارە ئەمان 6 سەرنشین بوون، هەر سەرنشینەکە کۆچی دوایان کرد بەداخەوە کە هەموویان بنەماڵەیەکی ئاین پەروەەر بوون، بەڕاستی بنەماڵەیەک بوون کە لە قەرەنجیرا و لە چەمچەماڵ و ئەم دەڤەرەیە بە نێوبانگ موندیال بوون. ئیتر ئێمە بەداخەوە پێمان ناخۆش بوو، بەڵام دیارە کارە ساتە خوای گەورە دەفەرمێ قل لەن یوسیبنا ئیلا ما کتب الله لنا. دیارە خوای گەورە ئەمەی نووسیوە لەسەرێن، بەڵام چییە ئێمە داواکاریەکمان هەیە بەڕاستی لە حکومەتی هەرێم، بەڕاستی لەگەڵەوەی کە لە شوێنانی تر بۆ خۆتان دەزانن هەر سایدێک بۆ ئۆتۆمبیلەکە بار هەڵگرت سایدی خۆی هەیە. ئێمە ئەمەمان ناوێت، دەمانەوێت بار هەڵگرەکان بۆ خۆیان بزانن چۆن شوفێری خۆیان دەکەن و چۆن دەزانن لە شوێنێکایە کە تاسێکی دێ یێواشکەنەوە بەرەو شار دێن یێواشکەنەوە بەرەو ناحەیەک دیان یان شوێنێکی تر دێن یێواشکەنەوە. قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا. لە قەرەنجیر و بەرەو چەمچەماڵات دەو لە سعات 3:04 عەسر بوو. 3:04 عەسر بوو. ئیتر بە سایدی خۆیانە ڕۆژن زۆر بە احتیاطی لە تەسویرەکە دیارە تڕێلەکە لە دەستی وەرەگرێت تێدە سایدەکەیەوە ئیتر لێیانەدات و هەر شیشیان کۆتی دوایی. بەڵێ دوو خوشکە زامە خوشکەکەم زاواکەمانە و غەزوورێتی و برای زاواکەش خۆی تا هەشتای بۆ دیاریکراوە 150-200 ڕۆی هەروای لێتی بەتەمای چی ئەی تۆ بە قەمەرێ بڕۆ 200 بزانە پێدەگیرێتەوە بە گڵاوێکە دەچێت 200 هەر ئەمە ڕووەدە چاوەڕی چی لێگەی وڵات چاوەڕی چی ناگەی وا بکات هەر حادیسەی تریش ڕووەدە. واللهی من عادیە بێ سایدی خۆی بگرێن ئەو لەم سایدی ڕۆ بوو سای لەو سای دیارەکە ئەی چۆنە شتوانە ئەبێ بە سایدی خۆی بڕوا لە ڕۆیشتن خۆی چەنە ئەوە نەبڕوا سورعەت دەگەی خۆی سورعەتی 100 جادەگەوە چێ 150 ڕۆ ئەی هەروە بێت پێی ناگیرێت. زۆر کات بەهۆی پامەندنەبوونی شۆفێرێکەوە بە ڕێنمایەکانی هاتوچۆ کارەساتی دڵتەزێنی لەم شێوەیە ڕوودەدات کە 6 ئەندامی خێزانێک لە یەک کاتدا و لە چەند چرکەیەکی کەمدا بوون بە قوربانی. بۆیە ئەوەی پێویستە لە سەر شۆفێران ئەوەیە کە زیاتر پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی کارەساتی دڵتەزێنی لەم جۆرە دووبارە نەبێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەرەهەنجیر.